خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای تۆرێکمانکە پەیوەستە بە نزاکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئەزانین کە ئەمڕۆ 13 ڕۆژمان بەڕێ کردووە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و مسلمانان لەسەر تاسەری جیهان و وەلای هەرێمی کوردستانی خۆشمان بە ڕۆژوو بوون و نزاکانی خۆیان کردووە. بەڵام ئەوی کە گرنگە ئێمە هەمیشاڵین ئەم مانگە مانگی خێر و خۆشی و بەخشندەیە، مانگی وەرگرتنی نزاکانی ئادەمی زادە. بەڵام چۆن بتوانین و لە چ کاتێکا ئەم نزانە بکەین؟ مسلمانان چۆن هەوڵ بن کە نزاکانی خۆیان لە مانگەیە بکەن بۆ خۆی گەورە. واروە لە هەموو کاتێکی شاوتومانە ئێمە کەسانێکمان هەیە کە نەخۆشن، کەسانێکمان هەیە کە بە ساڵات چوون، کەسانێکمان هەیە کە پێویستیان بە نزای مسلمانان هەیە و لەم مانگەیە کە نزایان بۆ بکەین. و هەمیشە لە مزگەوتەکانیشە مامۆستا بەڕێزەکان لە دوای نوێش هاوارەکات بۆ مسلمانان کە هەمومان بە دەستی نزا بۆم برا مسلمانەیە خۆم خوشکە مسلمانەمان بەرزکەینەوە کە لەم بارودۆخەنا لە بار و نەخۆشیە خوا ڕزگاری بکات. بۆیە ئەوەی کە گرنگە ئێمە ئەمڕۆ بزانین، زانیاری وەربگرین لەسەرەوەی کاتەکان کەیە لە مانگی پیرۆزە بۆ وەرگرتنی نزاکانی خۆی گەورە و هەروەها مسلمانان ئایا تا چەند بتوانن هەوڵمەند لەم مانگەیە تەواوی نزاکانیان و دوعا خێرەکانیان بەجێ بهێنن. بۆ مە بەسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا یادگار سەید عەلیمان کرد وەکو پێشنوێژ و وتارخوێن بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. زۆر بەخێر سپاس بۆ ئێوە، سپاس پیرۆزبای مانگی ڕەمەزانی شل مبارەک بێ ئینشاءڵڵا ساڵێک و مانگێکی پڕخێر و خۆشی بۆ هەموو میلەتانی سەرزەوی بەتایبەتی گەلی کورد. زۆر سپاس. مامۆستا باسی نزاکەین، باسی دوعاکەین. ئێمە هەموو کاتێک تۆ دوعا بکە خی گەورە لێت وەرەگرێت. بەڵام ئەم مانگە کە خی گەورە دەستنیشانی کردووە کە مانگی ڕەمەزانە، لە مانگی ڕەمەزانە تا چەند نزاکان و دوعاکانمان ئەگاتە لای خی گەورە و چ کاتێک دیاری بۆ نزاکانمان. بسم الله الرحمن الرحیم، الحمد لله، الصلاة والسلام على رسول الله. بەڕاستی دوعاکردن وەکو لە فەرمودە شیرینەکانیان ڕستە و بەستە جوانەکانی قورئان داهاتووە کرۆکی عیبادەتە. یعنی وەختەی مرۆڤێک دەست بەرزەکاتەوە یان لە دڵەوە لەگەڵ خی گەورە مناجات دەکاوە تر ئەو پەڕیبوونی بڕواایە لە دڵە کرۆکەکەیەتی کاکڵەکەیەتی. بەڵام ئەگەر ئێمە تۆزە حەسریکەین لە ڕەمەزانە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو شتە فەرمێ زۆر بەقووەتە ئەگەر ورد بینەوە لێ. یەکەمیان إن للصائم دعوة لا ترد، کەسی بە ڕۆژوان دوعایەکی هەیە کە ڕەت نابێتەوە. لە شوێنی شکەیە فەرمێ عند فطره، لەو کاتەیە کە ئەیشکێنێ، واتە لە بەربانگە چەند دقەیەکی ماوە بۆ بەربانگ تۆ لە باتیەوەی هەڵپەی خواردن و ئەوە بێ قمە ئاوێک شتێک هەبێ لەویا کە خوا دابێتی بیشکێنیتە بۆ یاڵم ئاو تقریبا الحەمدولله لە هەموو شوێنەکەیە. ئیتر تۆ خەمی ئەوەت نەبێ، خەمی ئەوەت بێ کە چی دوعایەکەکەی ئالم کاتای خی گەورە لێ دووەرەگرێ. و هەروەها فەرمیەتی تەسەحەڕوا فإن في السحور بەرەکە، یعنی پارشێو بخۆن و پارشێو بکەن، چکە لە پارشێو خواردنە بەرەکەت هەیە. پارشێو بۆ بەرەکەتی تایە لە سێیەکی شەو، ینی شەو بکەرە سێ بەشی ئەخیری، واتە ڕێک ئەو کاتێک کە خەڵک پارشێوی تیاکە. خی گەورە سوبحانەهو وتەعالە دا ئەبەزێتە ئاسمانی زەوی بەو شێوازەی کە لایەق بێ دابەزینەکە بە پەروەردگار عەزە وەجەل. ئەپرسێت ئەڵێ کەس مشکلێکی هەیە بۆی حلکەم؟ هەل من تائیبین، کەس هەیە تەوبە بکات تەوبەکەی قبوڵ کەم؟ کەس هەیە داوای ئەستەغفیرولڵا بکە؟ کەس هەیە شتێکی نوقسان بێت لە دنیاە پێویستی پێ بێ من پێی عەتاکەم ببەخشم؟ با بڵێت وەرە داوا بکە. کەس هەیە احتیاجی شتێکی هەبێ؟ لەو کاتەیە زۆر مهمە. واتە ئێستا دوو کاتمان زۆر بەزەقی جیا کردەوە. یەکەمیان ئێواران، دووهەمیان لە کاتی پارشێوە، هێشتا بانگی بەیانی نەداوە. لەو مەسافەی ئەخیری شەو زۆر گرنگە دوعاکردن. وە بەڕاستی من لە شوێنی کەشم قسەم کردووە دوعاکردنەکانمان چەندن. ینی مەسەلەن ئەگەر کەسێ بێنی بڵێ دوعاکانی تۆ چییە؟ نەخۆشێکیان هەیە، داعای ڕزقە، لەوانەیە زەواجی نەکرد بێ، مشکلێکیان هەیە، ئەوە چوار. ینی زۆر نییە، ئێسمە چوارمان بۆ وترا، تۆ با چواری تریژە بێەوە هەشت. ئەم هەشت دوعایی خۆت حفظکە لە بەرکە بزانە داوای چیەکەی، سوور بە لەسەری کۆڵ مەدە کە تۆ مادەم هاتوویتە ژێر ئەو بابەتەیە، با بڵێن لەو دەستە جەمعی کە باوەڕت بەبوونی خوا هەیە سوبحانەهو وتەعالە، وەرە لێی بپارڕێرەوە کە خی گەورە خۆیە فەرمێ ئایا بەندەکەی من هیچی پێویست نییە پێی عەتاکەم؟ چاوەڕێتۆ لی داواکەی، چاوەڕێتۆ داوای چی لێ ئەەکەیت؟ هیوا هەیە داوای لێ ناکە و زۆر دینداریش بێت ڕنگ بێکم نازانم. بەڵام
بويا بيغمبر خاصة صلى الله عليه وسلم فرمي الدعاء هو العبادة، يعني عبادة خوي دعاء عبادتك إيه شكو وقت تو 5 دقائق دعائك أجر قبول يجنبي مثلا تو 5 دقائق لعبادتي ساعات دعائك ساعات لعبادتي باشا المسائل قبول بون وقبول نبون أو بابتك الرنج بكم زور إلى قبيم وأنا به لو أنا من دعاء بكم قبول به ومن خراب به نزانم بويا بيغمران عليه الصلاة والسلام دعاء يشتكي نكرو مثلا والله يا أخو عمر الدريش به يا أخوانا خوش نكوي يا أخوانا أو أنا نفرموا بزوري ويقول القرآن هاتوا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقينا عذاب النار دوشتيان دواكروا سين للدنيا دا تشاكا من بدري تشاكا تشيا دولة منيها نازانم فقيرية نازانم تشيا بو من خواه أو باشين بري إنجا لقيامتي شاء أوهر حسنة من بي عطاكا وهروها لآقريش من باريزا أمسي دعايا كروا كتو بيركيتو مثلا لمولاتي إيميا ئەزانی چەنێک خەڵکی گەورە گەورەی تێدا ژیاوە ئەزانی چەنێک کەڵەپیا و ئافرەتی بەڕێز و خانەدان و دیندار و نووسەر و شاعیر و شۆڕژگێر و هەموو مواسەفاتەکان ئەی چیان لێ هات مردن کەواتە ئێمە دوعای بکەین بۆ ئێستا بە کەڵک بێت کە مردوین چونکە ئێستا ئێمە ڕەوانەیە بڵێم 50 ساڵ لەمەوە پێش ئەوەی لەم ستودیۆیە تەسەوڕەکەم هیچی نەبوو بێ و 50 تریش تێ ناپەڕێ کە هیچی نامێنێ و ئەو ڕۆژەش دێت کاتێ من شتێ بکەین بۆ ئەو ڕۆژە باش بێ نەک بۆ ئەمڕۆی من ئەمڕۆ ڕنگ بێکم تا ئێوارە دوو پەرداخ ئاو ئێوارە دەسم کەوێ و لەگەڵ لوقمەیەک نانان پێی بژین بەڵام لە گۆڕەکەیە چیەکەی لەو شوێنەیە کە یەومە لا ظیل ئیلا ظیلهو هیچ سایە و سێبەرێک نییە لە دنیادا سایە و سێبەر زۆرن ئەگەر لای تۆ نەحەسێم وەچمە لای کەسێکی تر ئەگەر لێرن نەجاحەت نێنە مەچمە شوێنێکی تر بەس لە قیامەتەوە نییە تەنها یەک شوێن هەیە لەبەرەوە بەڕاستی دوعاکردن ئەی سەلمێنێ چەند معنایەکی تریشی تێدایە مثلا ملی عبداتی کەچەکە و ئەی سەلمێنێکە بەندەی خوای ئەی سەلمێنی ئەڵەی خوایە من هیچ نیم تۆ هەموو شتێکی من ئێستا احتیاجیم بە تۆیە بۆ چوومەتە سەرچۆک داوا لە تۆ ئەەکەم خوایە منیش احتیاجیەکەم هەیە لای تۆ بۆیە من ئیتر نابم بە مشکلە بۆ خەڵک دوو ڕۆژی کە ئەبێ بە سەیران خەڵک بڕوا ژینگە خراپکە و دار بشکێنێ و کاکە گیان هەر لە خۆم مار و مێرو بکوژێ و ئەمە ناکە خۆی ئەپارێزێ لە ڕۆشنەکانیش یەگەر مێلورەیە بێتە بەرپێڵە بۆ بیکوژم لە هەر دەعبایە بێتە بەردەمی یعنی دەبێتە مرۆڤێکی بەڕاستی باش بۆ سەر ئەم زەویە یعنی ئەبێتە ئینسانێک چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی المؤمن كالغيث أينما يقع ينفع مسلمان وەکو بەرەکەتی ناو بارانە لە هەر شوێنێ بدا سەوزە بێ شین ئەبێت ئاوەدانی دروست ئەبێت نەک خوا نەخواست ببێتە کەسێک کە خەڵک خوای بێ سەعاتێ زووتر بڕوا سەعاتێ زووتر نەجاتی بێ لە دەستی پیاوێکی گەندەڵ بێ پیاوێکی پیاوکوش بێ پیاوێکی خراپ بێ دوو لە ڕووی ئەوەی بەڕێز و بینەرانی ئازیزیش ئەمە هەمووی لە چیا خۆی بینێتەوە بەڕاستی لە دوعایە دوعاوە لە من ئەکات کە بمگەڕێنێتەوە بۆ لای خوای گەورە و ئینجا شتەکانیشم بێتە دی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی سێ کەسەکات کە دوعایان ڕەت نابێتەوە زۆر مهمە ئیمام عادل کاربەدەستێکی دادپەروەر خوای گەورە قسەی ئەو دادپەروەر ڕەت ناکاتەوە ئەڵێ مادەم تۆ دادپەروەری لەگەڵ میلەتەکەت منیش دوعاکانە گیراکەم صائم عند فطره یا حين فطره لە کاتی شکاندنی ڕۆژەکەی ئەم دوانە پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم باسیەکا کە بە هیچ شێوازێک ڕۆژەکەی دوعاکانیان ینی بەردەوام ئەبێ و گیرا ئەبێ و هەروەها فەرمێ دعوة المظلوم ئەو کەسەی کە زوڵمی لێ یەکرێت لە کاتی زوڵمەکەیە من زوڵمێ لە جەنابەت دەکەم هەر جۆرە زوڵمێ بێ بەس ناوی زوڵم بێ لە کاتی زوڵمەکەیە تۆ هیوا هەیە بینی ومەیە بیستومە ناشکوریەکی کردو یا قسێکی تری کردووە بەس لەو کاتەیە لە بینی تۆ خوای هیچ پەردەیەک نییە سبحانه وتعالى لەو کاتەیە دوعای تۆ ڕەت نابێتەوە کەواتە دوعای سێ کەس ئیمامێکی دادپەروەر پیاوێکی کاربەدەستی دادپەروەر و عادل پیاوێکە ئینسانێک ئافرەتە پیاوێکە بە ڕۆژوو بوو بێ و هەروەها کەسێک کە زوڵمی لێکرا بێ ئەمە دوعاکەت بە هیچ شێوازە گیرا نابێتەوە و خوای گەورە سبحانه وتعالى خۆی داوا ئەکا مثلا لە شتەکانی ترە دایما مثلا يسألونك ماذا ينفقون پرسیارەکەن چی ببەخشین قل بڵێ ئەی محەممەد يسألونك عن الأنفال قل يعني کە پرسیارەکان کراوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قورئان جوابی داوەتەوە قولی تایە يعني بڵێ بس لما مەسەلەی دوعادا وإذا سألك عبادي عني نافرمي قل يكسر الله فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني فليستجيبوا لي وليؤمنوا بي
ئەگەر کەسێک بانگی من ئەکات داوای لە من هەیە دوعا ئەکات لە من ئەپارڕێتەوە ئەوە من هیچ ئیستیعلاماتێکم نییە ئەوە من حازرم چاوەڕێم جۆم لێیە ئاگام لێیە دوعا بکە با جوابت بمەوە ئیمان بە من بێنە لە من بپارێرەوە لە کەسی کەمە پارێرەوە تەنانەت لەم مەقامە حساسەیە پێغەمبەری خواشیتیانە صلی الله تعالی عليه وسلم خوای گەورە ینی فقط خۆی و عبدەکەت لە هەر شوێنێکا بێ مەسەلەن ذەنون یونس عليه السلام کە وەختێ لە ئاوەکەیە ئەبێ و جاندارێکی زۆر گەورە بە ساخی قوتی ئەدا و ئەچێتە بنی دەریاوەوە لە شەوە سەیریکە قورئانە فەرمێ فەنادا في الظلمات هاواریەکە لە تاریکەکانە سێ تاریکی تاریکایی شەو بنی دەریا لە ڕۆژیشا تاریکە تەبیعی لە بنی دەریادا و هەروەها لە ناو سکی حوتەکەیە سێ تاریکی لە ناو ئەم سێ تاریکی یەک لە سەریەکەیە کە لە سەدا سەد فەوتا بوو ئەمە هاواری خوایە کرد ئەم هاوارە تەشبیه نەبێت چۆن GPS-ێک ئیشەکا و ئیشارەتە دەیاتێ خوای گەورە ئەزانێت کە ئەو بەندەیە لەوێ داواکە بۆیە خوای گەورە ئیجازەی دا بۆی کە ڕزگاری ببێ چی ڕزگاری کرد چی ذەنونی لە سکی ئەم حوتەیە لە بنی دەریادا لە تاریکای و دڵی شەوە هێنایە دەرەوە بۆ سەر زەویەکی سەلامەت بەڕێکی ئەمان دوعا بوو لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين خوایە گە تۆ فریام نەکەوی من بەڕاستی لە ستەمکارەکان بووم کە ستەمم کردووە لە خۆم ئیتر کەواتە دوعا بەم شێوازە ئەنجا ئەگەر بینە حەسکەن مەسەلەن بینە سەرەوەی کە ئادابی دوعا چییە؟ بەڵێ یان شتێکی کرد لە خزمەتانە زۆر باشە ئەنجا ئەمە هەمیشاڵێن لەوەی کە مانگی ڕەمەزانی پیرۆز مانگی عیبادەتە مانگی وێ لەوەی کە ئێمە ئەگەر داواکاریێکمان هەبێت لەخوا بەڵام هەندێک جار هەیە ئەم مانگە هەندێک جاومان لێکا بێسەبر ئەبین بە تایبەتی وەکو بەڕێز ئاماژەت پێکرێن هەندێک جار لە نزیکی بانگی ئێوارە لە نزیکی ئیفتار ئەبین لەوەی کەیتر بێسەبر و بێتەحملێکی زۆر لە نێوان لە ماڵەکانە هەیە ئەکرێ بڵێن ئەم عیبادەتە کاتێک کە من دانیشم عیبادەتەکەم وام لێ ئەکات من بە ڕۆژوم لەبەرەوەی کە عیبادەتێکم هەیە لەبەرەوەی کە نزایەکم هەیە داواکاریێکم لە خوای خۆم هەیە وام لێ ئەکات سەبر گرتووتریش بم لە ڕۆژوەکە ئارام گرتوویش بم بەڵێ لە ڕاستیدا بە ڕۆژوو بوون تەنها نابێ ئینسان بە ڕۆژوو بێ لە خواردن و خواردنەوە و بۆ ئەم مەسەلەیە نەهاتووە ڕۆژوو بۆ ئەمە هاتووە تەبەی سەیری ئیمتیحانە خوایەکە چۆنە یا با بڵێن ئەو کۆشەی کە وەریەگری چۆنە لە ڕووی ڕەبانیەوە کاتێک کە ئینسان برسیە بێتونیە بێ بە فعلی ئیشکالاتی جەسەدی بۆ دروستە بێ ینی جسمی سترێسیەکی ڕووی تێکا و لەوانێ ستەرێشە و ماندوێتی و ئەمە حەقیقەتە بەس خوای گەورەیە ئەفەرمێ ئالێرەیە سەبرگرە لە کاتێکا کە تۆ تێری و تۆخی و هیچ مشکلە نییە باسی سەبر لە ئارادا نییە چکە پێویست ناکات سەبرگری لەوێدا دەبێت سپاسی خوا بکەی کە ئەو تێر و تۆخی پێداوی بەس لە کاتێکا کە تۆ پێش مەغریبە سیرەکەی شت حاضر نییە سوار سیارەکە دەبی بگەیتە ماڵەوە لە ڕێگە ئیستیحامەکە تێپەڕێنی سیارەکەت خەلەلێکی تێدایە نازانم لە پڕ تەلەفۆنێکت بۆ دێ هەڵیەگری سیرەکەی لە ماڵەوە مشکلێکی گەورە دروست بووە ئالم کاتەیە ئێستا ئەمە وەختی سەبرە وەختی ئارامگریە ئێستا ئیتر وەختی ئارامگریە و بەڕاستیش ئەمەی کە ئێمە ئیکەین لە دایک بوونمان تا ئەمرین بەمە ئەڵێن ژیان ئەوایە بەم شێوازەیە لەبەرەوە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر کەسێ تۆ بە ڕۆژوو بووی هات شەڕی پێ فرۆشتی واتە خەتای ئەو بوو تۆ حەق بوو جوابی بیتەوە حەق بوو باسی ناحەقی هەر نییە حەقیش بوو جوابی بیتەوە سەیری بکە و بڵێ ئینی صائم بڵێ کاکەم بە ڕۆژوو بوون واتە من کاتێک کە دەرگای سەلاجەکەمەکەمەوە زۆر تونیمە و کەسیش ئاگای لێ نییە وەختێ شوانێک لە پێدەشتێکا لەو چۆڵیە لەسەر تاتێکی نوێشکردن لە بن گوێزێکە بەو ئاوە سازگارە دەستنوێژەگەگرێت نیوەڕۆیە تونیشێتی ئاویش ناخواتەوە ئەگەر من خۆم لەم ئاوە حەڵاڵە بگرمەوە کە هی خۆمە خوای گەورە فەرمێتی تا ئێوارە مەیخۆ ئەی چۆن خۆم لە غەیبەت ناگرمەوە ئەی خۆم چۆن لە تووڕەبوون ناگرمەوە ئەی چۆن ئەبێ من خەڵک بشکێنم قسە بە خەڵک بڵێم ئیهانە بە خەڵک بکەم خەڵک بە بچووک بزانم هەر خۆم بە چاک بزانم نازانم هەموو ئەو شتانەی کە هەمومان متفقین لەسەری کەواتە لەو کاتەیە کە زۆر تووڕەی لەو کاتەیە خێرەکە دەست پێیەکا کە تۆ دەبێت سەبرگری چکە جارێک پیاوێک چوو خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وەسیەتم بکە بەوەی کە چی بکەم لە ئیسلامە پێی وا بوو ئەڵێ بڕۆ ئەوەندە پارە بکە بە خێر و ئەوەندە نوێژ و ئەوەندە ڕۆژوو بگرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیری کرد و فەرمووی سەبرگرە لا تغضب فەرمووی تووڕە مەبە کابرا هاتەوە و بەشپرزیەکەوە دیسان وتی چی بکەم فەرمووی لا تغضب تووڕە مەبە سێ جار هاتەوە فەرمووی تووڕە مەبە ئەوە زۆر شتێکی گەورەیە لەبەرەوە بەڕاستی من بەخۆ مەڵێم بە باقی برایان و خوشکانی تر مەڵێم کە بە ڕۆژوون
لە هەموو کاتێکە طبی ئەم یاسایانە بەجێ بەجێکەین بەڵام بە تایبەتیتر لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. زۆر باشە مامۆستا چەند بتوانین ئێمە بۆ نمونە مسلمانی لەگەڵەوەی کە لە خواردن و خواردنەوە خۆمان دوورەخینەوە مانگە بەڵێ بۆ نمونە بەهاکانی ئیسلام لامان زۆر گرنگە بەڵام لە هەمووشی گرنگتر ڕێزگرتنی کەسانی چواردەوە کەسانی کە لە غەیری خۆمان لە غەیری دیلمان یاخ و کەسانی پەنایان بردو بۆمان لەوانێت زۆر بە نەهامەتی ڕویان کرد بێت ئێمە پێویستیان بێمە بێ لێ ئێستایا ئێوەی مامۆستا ئاینی زۆر ڕوبەڕوێن بابەتان نەزایان بۆ بکەن دوعای خێریان بۆ بکەن کەسی نەخۆشیان هەیە جێگەیان هەبێ کە شوێنێک تێیە بحەوێنەوە ئەمانە تا چەند ئەچێتە بابەتی ئەوەی کە ئێمە خێرەکانمان زیاتر بکەین و جیاوازی نەکەین لە نێوان تاکەکانی ناو کۆمەڵگە. ڕازە فەرمووی تەبیعی بە تەکید ئەبێ وابێ یعنی ئەمەی کە جەنابەدا فەرمووی ئەمە هەر دەستپێکی ئیشەکە لێەوەیە نەک لە ئاخری بگەینە ئەوێ ئەوە بەڕاستی ئەمە لە کولتوری ئیسلامیە یا با بڵین لە ناو تاریخی مامۆسای ئاینی و کورد بە تایبەتیدا ئەمە پڕە لەمە هەروای ژیاون مەسەڵەن تەنانەت نەک لەگەڵ خەڵکێکی هەر خەیرە دینێکی خۆشمان بووە ینی هەمومان ئەزانین کە نەوەیەکی کاک ئەحمەدی شێخ ینی کوڕێکی کاک ئەحمەدی شێخ زەواجەکە لەگەڵ ئافرەتێکی مەسیحیە دوایی مناڵێکیانە بێت لەسەر مناڵەکە ناوی چی بنین کاک ئەحمەدی شێخ فەرمێ ناوێکی بنێن کە بۆ هەردوو لا باش بناوی بنێن عیسا عەلەیهی سەلام بەناوی عیسا عەلەیهی سەلام کوڕەکەیان ناونا عیسا کە نەوەی کاک ئەحمەدی شێخە و تقریبا پێشەوەی ببێتە 20 ساڵی وەفات ئەکات و ئێستا لە نزیک خۆی نێژراوە جا ئەمە بەسەکەم لەوە دێت ئەمە لە توراسی ئیسلامیە هەر شک و گومانی تیانە تەنانەت مەعامەلە هاتوچۆ دراوسێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامەڵەی کردووە لەگەڵیان زەواجی کردووە لەگەڵیان و بۆ ئێمەش دروستە تەنانەت زەواج بکەین و هەروەها لە مەسائلە مرۆییەکانە مەسەلەی فەقیری و یارمەتیدان و نەخۆشی و ئەمە هەر ینی تۆ دراوسێتە دەبێت سەردانی بکەی بێ بۆ لات چی بۆ لای سپاسی بکەی پێکەوە ژیان ئەتوانم من بیسەلمێنم بە تەریخ و بە ئێستا و بە ئیزنی ئەڵڵا لە داهاتووشە هەروە بێت تەنها مسلمان لە مەسەلەیە ڕاستەکە ینی وەختێک سەلاح الدینی ئەیوبی کە فەتحی ئەخیری قودسی کرد ئەو با بڵێن ئەو وینەی کراوەتە تایتڵێکیش بۆ فیلمێک ینی فیلمێکی گەورەی لەسەر دروست کراوە کەم حەسری بەیتەکات و ئیجباریانەکە بە تەسلیم بوون ئەڵێ باشە بە شەرتە ئێمە تەسلیمە بین ڕێمان بێ بڕۆین ئەڵێ بەسەر چاو کێ حەزی کرد با لێرە بێ کێ حەزی کرد با بڕوە دوای ئەو قائیدی خاسپەرستەکان ینی مەسیحەکە پێڵێ ئەڵێ سەلاح الدین بەس ئێمە وامان نەکرد ئێمە کە هاتین حەچیەکمان بەدڵ نەبوو کوشتمان ئەڵێ آخر ئێمە مسلمانین وەک ئێوەنین درگاکانیان بۆ کاتۆڵێکی حەزەکە لە لای ئێمەدا بنیشێ کەس حەجەکە بڕوە بەس ئێمە پێمان خۆشە کەس بڕوە کەسیش عەزیێت نادا لەسەر ئەو مەسەلەیە لەبەرەوە هەر لە تووری تاریخەوە هەتا ئێستا یعنی مەسەڵەن لە سلێمانی گەڕێکێکمان بۆ جوولەکان گەڕێکی گاوران نازام یعنی هەر ئێستا شەقڵاوە نەقڵاوە ئەنکاوە ئەمانە هەمووی ناوەکانی دیارە لە ناو ئێمەشە ژیاون و کەسێکیش لە گوڵێک کاڵتری پێ نەوتون ئەمە ئەو بابەتێکی تریش مەسەلەی دوعاکردن و دەستە جەمعی بۆ هەموو کەسێک تا ئەندازەیەکی زۆر وەکو یەک وایە بەڵام ڕنگ بێکم کە تۆ لە مزگەوتای ئەهلی مزگەوت هاتو چۆت بکەن و تۆ حاڵی ینی چۆن بڵێ ئاگدار بی لە ئەهلی مزگەوت لە غەیری ئەهلی مزگەوت زۆر ئاگدار نیت ینی ئیشەکە وایە کەسێک کە نایە بۆ مزگەوت تۆ کەم ئەیبینی لە جەژنێک ئایبینی لە مناسبەیەکی تر ئایبینی بەڵام ئەوانەی ئەهلی مزگەوتن ڕۆژانە 5 جارە چن ئەگەر ئەم کەسە 5 جاریش بۆی نەکرێت بەلای کەمە جارێکی بچێتە مزگەوت بەلای کەمە ڕۆژێک جارەیەکە بینن لەبەرەوە تۆ ئاگداری لە نەخۆشەکەی دوعای بۆکەی ئاگداری لە حاڵی دوعای بۆکەی لە مشکلەکەی دوعای بۆکەی بەڕاستی من ئەمەوێت تەکید لە یەک نقطە بکەم و دوعا زۆر مهمە هەرەوە نییە کە من ئێستا لێرەوە قسەی لەسەرەکەم هەر دوعا زۆر گرنگە من ڕێم بدەن نمونەیە گەێنمەوە دکتۆرێکی ئەخصایی ئەطفال مناڵان کە پرۆفیسۆرێک و داهێنەرێکی گەورەی لە بوارەکەی خۆیان داوەتیەکەن بۆ کۆنفرانسێک لە زستانێکە بەڵام ئەو داوەتەکە ئیکەن هەر لە وڵاتەکەی خۆیەتی لەم سەری وڵاتەکەەوە مەجبورە بە تایارە بچێ بۆ ئەو سەری وڵاتەکە بۆی کۆنفرانسەکەی بکە بەڵام لەبەر ساردی جە و بارینی بەفروانە ئیجباری تارەکەکەن لە مەدرەجێکی تر بنیشێتەوە لە فرۆگایکە ئەچێتە مەحافەزەیەکی تر لەوێ کە بە پەلانی شێتەوە هەموو شتێکی بۆ حازر کراوە سایق و خەڵک و سیارە و سیارە ئەبێ بۆی بیگەێنە ئەو شوێنێک کە کۆنفرانسەکەی لێ بەڵام دەڕێگا بەهۆی تێکچوونی GPS-ەکەیەوە بێ بەهۆی هەر شتێکەوە بێ ڕێ هەڵاکە بەفرێکی زۆرە بارێ بە شێوازێک کە تازە ناگاتە مۆعیدەکە و بەڵام وای لێ دێڵە فرێ خۆمان کەوین ئاوەدانیە بدۆزنەوە ڕێیانەکەوێتە دۆڵێکەوە کە تەنیا ئاوەدانی تێدا نیە لە ئاخریا تەماشاکەن
بەهۆی گەرمی زۆپاکەوە بەهۆی کڵاو ڕۆشنی زۆپاکەوە کە دووکەڵی لێتە دەر ماڵێکی تاقەماڵ هەیە ئەچن هەرچۆنێ بخوانەگەن ئەو ماڵە شکەوەز یان خراپە جادە نەماوە هیچ تێڕێوبانی نەماوە بەهۆی سایقەکەیەوە و لە دەرگا ئەدەن زۆر درەنگ ئەیکەنەوە ئافرەتێکی بەتەمەنە بەڵێ ئیتر ئەڵێ وەڵی لێمان قەوماوەدایە وش ئەڵێ خۆ بەخێر بن وەرن کورە چایی هەیە و لای خۆمان چۆنڵێن شۆربایەکتان بۆ لێنێم و ئافرەتێکی زۆر بەڕێزە بێ دکتۆرەکەی تر لەوێ دانیشێ و محاولەی پەیوەندیەکەن کە ئەمە لە شوێن وەرن بۆ لامان وانە بە ژنەکە ئەڵێ تۆ بە تەنیاژی لێرە ئەڵێ نەوەڵانەوەیەکشم لەگەڵ ئەڵێ ئەی لەکوێ ئەڵێ وەڵی نەخۆشە لەو ژوورەی ئەو دیوە ئەو نەوەی من زۆر نەخۆشە ئێمەش داراییمان زۆر کەمە ئەڵێن ئەم عیلاجی ئەم نەخۆشیە تەنها لای دکتۆر فڵانە دکتۆر فڵان ئەمە تەبیعی بەڵێ بەخوا نەمتوانیوە تا ئەسەبی بم بۆ لای لەبەر نەداری دکتۆرەکەش پیاکی دیندارە سەیریەکە و سەرە لە خێنێڵێ ئەمە دوعاکانی تۆ بوو تۆ نەتوانی بێ بەس خوای گەورە ئێمەی هێنا بە تایارەیەک و بە سیارەیەک و بۆ ئەم دۆڵە و ئێمەی هێنایە بەردەستی تۆ منەوە دکتۆرم کوانە خۆشەکەتان یعنی کاریگەری دوعای ئەم ئافرەتە وای کرد ئەم شتانە هەر هەمووی عکس بێتەوە بۆی ئەم دکتۆرە بگاتە لای ئەم مناڵە کاریگەری دوعا زۆر مهمە دەسەکانە خۆش سپاس بۆ سپاس بۆ ئێوەش بە هیوای ئەوەی کە هەمومان لەم مانگەیان نزاکانی خۆیان و دوعاکانیان بکەن تاوەکو گیرا بێت و بتوانن ئەو بابەتی کە خۆیانیانەوێ بیانن بەدەستی بێنن دووبارە سپاس دووبارە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوەش بەڵێ خۆشی